شەوی ڕابردوو خێزانێکی حەوت کەسی لە گەڕەکی ئازادیەکی قەزای چەمچەماڵ بەهۆی هیتەری کارەباییەوە ماڵەکەیان ئاگری گرت و بە دووکەڵی ئاگرەکە سەرجەمیان لە کاتی خەودا گیانیان لەدەستدا. با پێی لێکۆڵینەوەکانی پۆلیس هیتەری کارەبایی بووەتە هۆی کەوتنەوەی ئاگرەکە و دروستکردنی دووکەڵێکی چڕ کە بووەتە هۆی خنکانیان. خێزانەکە لە 4 منداڵ و دایک و باوچێک و دایکی سەرۆکی خێزانەکە پێکهاتە بوون. ئاوارەی ناوچەی سامەڕابوون و ماوەی چەند ساڵێکە لە قەزای چەمچەماڵ نیشتەجێن. هاتم بە مناڵەکانیان کرد کوڕە عارەبەکە وتی مناڵەکانمان سوتاوە بەڵام مامەکان گشتی سوتاوەرەوە هەرەوەنەمان ئێمەکراوی ئێمە ئاگادار نەوینێرەوەنە سعات 5 مای ڕوویداوە هیتەر بووی تەڕگەدا تێبەن قەلەفەکەی ئاسنەکە بچڕاوە هەرەوەنە چونێتە ژوورەوە دامێکەوەڵا. من وەکو ئەنجومەنی گەڕەکی ئازادیەک لە چەمچەماڵ ئەم بەیانەی کە سوکارەکەی تەلەفۆنیان بووم کرد لە سعات 8:30 و ناوە بوو وتی خێزانێکمان لە ژوورەوەی هەمویان مردوونی ترمیش هاتم سەیرم کرد سەرچوونە ژوورەوە سێما کرد هۆکاری هیتەر بووە دووکەڵی دروست بووە دووکەڵەکە هەمویانی خنکانە ئەمانە ماڵە ئاوارەی عەرەبن خەڵکی سامڕان پیاوەکە ناوی ئیسماعیلە ساڵح ئیسماعیل عەبدوڵڵاه خۆی و دایکی پیاوەکە و ژنەکەی و 4 مناڵیان هەمویان گیانیان لەدەستدا و بە هۆکاری شۆرتی کارەبا بووە شۆرتی کارەباکەیش ئاگر دروست نەبووە بەس دووکەڵ بۆ دووکەڵەکە هەمویانی خنکانە سەرجەمیان گیانیان دەستداوە. ئەم خێزانە لە 2014 هاتوونەتە شاری چەمچەماڵ. پۆلیسی چەمچەماڵیش دەڵێت ڕووداوەکە هیچ دەستێکی لە پشتەوە نەبووە و تەنها بەهۆی دروستبوونی دووکەڵێکی زۆرەوە بۆ لە ژوورەکاندا. جێگری بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵی ئاماژەبەوە دەکات سەرجەم تەرمەکان با مەبەستی لێکۆڵینەوەی زیاتر ڕەوانەی پزیشکی دادی سلێمانی کراون و دوای ڕێکارە یاسایەکان دەدرێنەوە بە کەسوکارەکانیان و بە خاک دەسپێردرێن. بەداخۆم بەیانی ئاگادار کراینەوە بۆ هۆی ڕووداوێکی ئاگرکەوتنەوە لە ماڵێکدا دوای مۆکو بەڕێوەبەتی تەندروستیمان دەست بەجێ تیمەکانمان ڕەوانەی شوێنی ڕووداوەکە کرد لە ڕێی تیمەکانەوە بوومان دەرکەوت کە ئەمە 7 کەسن بەداخۆ گیانیان سپاردووە دوای تەرمەکان گوازانەوە بۆ بەشی تەواوی نەخۆشخانەی گشتی شەهید پێشڕە و دوای پشکنین کرا دەرکەوت بە پێی دەرکەوتە سەرەتایەکان کامان بەهۆی کۆبوونەوەی دووکەڵەوە گیانیان سپاردووە چکە حاڵی سوتاوەکان ئەوەندە نین کە بنەهۆی گیان سپاردنیان دوایەوەی کە ڕێکاری یاسایی کرا تەرمەکان ڕەوانی پزیشکی دادی سلێمانی کرا و تەمەنی مناڵەکان لە نێوان 1 ساڵ بۆ 8 ساڵەکە 4 مناڵ بوو دایک و باوچێکن لەگەڵ نەنکیانە دیارە تەمەنی نەنکەکە 61 ساڵە تەمەنی باوکەکە 31 ساڵە تەمەنی دایکەکە 24 ساڵە هەمویان لە ڕێگەزی عەرەبن و ئاوارن چەند ساڵە لە چەمچەماڵ دەژین. ئێستا تەرمەکان لە نەخۆشخانەی شەهید پێشەوە ڕەوانی پزیشکی دادی سلێمانی دەکرێت بۆ لێکۆڵینەوەی زیاتر. لەگەڵ هاتنی وەرزی سەرمادا هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بەهۆی نەبوونی سوتەمەنیەوە هیتەری کارەبایی وەک هۆکارێک بۆ گەرمکردنەوەی ماڵەکانیان بەکاردەهێنن. ئەوەش فشاری زۆر لەسەر کارەبای نیشتیمانی دروست دەکات و ڕووداوی هاوشێوەی لێ دەکەوێتەوە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.